بەنای خوای بەرز و باوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگۆ بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. سپاس جێدا. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بە هیوای تەندروستی و لەشساغی بۆ هەموو لایەکتان. بابەتی یەکەمی ئەمڕۆی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر هۆکارەکانی بایکۆتی کارکردنی کۆمپانیا پاکەرەوەکان بە تایبەتی گرفتەکانیان کە چەند ڕۆژێکە لە سلێمانی هەندێکیان مانیان گرتووە و شەقامەکان بازار کوچە کۆڵانەکان پاک ناکەنەوە وابزین هۆکاری مانگرتنەکەیان بۆچیە گەڕێتەوە داواکاریەکانیان چیەوە پێویستە چی بکرێت لە بەرامبەر ئەمەدا کامە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. تەوەری دووەممان دەچینە هەولێر هاوکارمان ئەمرانە میر پێشکەشمان دەکات دیارە لەسەر ئایا چۆن کتێب دەبێتە داڕێژەری کەسایەتی چاک کە میوانێکی تایبەتی دەبێت لەسەر ئەم پرسە قسە و گفتوگۆ دەکات. بەڵێ بەڕێزان لەگەڵ ئەمانشدا کۆمەڵێک بڕگە و ڤیتی و زانیاری و هەروەها بڕگەی پەیامنێرانمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوەوە فەرموون با پێکەوە بینەربین. بەڵازیزان دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان بابزانین بۆچی لە دوێنێ بۆ ماوەی چەند کاتژمێرێک بە تایبەتی سەر لە بەیانیەکەی کۆمپانیەکانی پاکەرەوە لە شاری سلێمانی مانیان لە کارەکانیان گرتووەوەی کە بینیمان دوێنە دیارە پەیامنێرەکانیشمان ئیشیان لەسەر کردبوو بازاڕەکان و شەقامەکان فەرموون لەو زبڵ و شەخەڵی کە مابوویەوە لەسەر شەقامەکاندا کە ئەمە دەرخەریەوە یەگەر بێت و ئەمە بە سیستەماتیک ڕێک نەخرێت دەبینین کە کوچە و کۆڵان و شەقام و بازاڕەکانمان چی دێت لەسەر ئەم پرسە ئێمە میوانداری بەڕێوەبەری یەکێک لە کۆمپانیا پاکەرەوەکانمان کردووە کە ویش بەڕێز خالد شینکیە بزانین هۆکارەکەی چی بوو و چیان پێوتون داواکاریەکانیان چیە کا خالی بەخێر بیت. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان و بۆ ستافی ئیزاعەکەتان زۆر تەلەڤیزیۆنەکەتان. مانگرتنەکەتان چی لێ هات کا خالد بەردەوامن و گەری بەردەوام نین بە چە بەڵێن و پاساوێک دەستان پێ کردوێتەوە؟ بەڵێ مارگرتنەکەمان لەسەر نەبوونی سلفەی سێ مانگی 1 و 2 و 3 ڕۆی تا ئێستا پارەمان بۆ سەرف نەکراوە. چەندێک جاوامان کرد لە بەڕێ سەرۆکی شارەوانی بەرەزی شەرۆکی شارەوانی ساڵی بە وەزارەتەوە کرد کارەکانمان بۆ چوینە وەزارەتیش دەوێ عەقدەکان تەنزیم نەکرابوو تا ئێستا. ئێمەش داواکاریمان لێیان کردوکەوە ئەم کارەمان بۆ تەواوکەن و چونچێ کارەکانی ئێمە بە مانگانە بۆ کارمەندانە ئیشەکەین. کارمەندەکانیش کە مانگە و مانگ نایانێنێ لەژێر هێڵی هەژاری ئەوان زۆربیان لەبەرەوە ئەوانیش تا ئێستا هینیشان بۆ نەکردوین نە سلفەیان بۆ کردوین نە هاوکاریشان کردوین. ئەم مانگرتنەتان کەی دەستی پێکرەوە تا کەیش بەردەوام دەبێت؟ مانگرتنەکەمان تقریباً چەند سەعاتێ بوو
بڕیارمان نایە بیوەستێنین یەکسەری لەسەر ئەمری بەڕێز پارێزگار و جەنابی مەکتەبی کاقوباد و بەڕێز سەرۆکی شارەوانی و بەڕێز قایمقامی مەرکەز و بەڕێز مەسئولی مەڕبەندی سلێمانی وادیان ناینێ کێشەکەمان بۆ چارەسەرکەن ئێمەش لە شۆ دەستمان کردەوە بەکار مانگرتەکەمان شکال لە شەوە لەبەر بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی شارەکە و ئەگەر نێن بەدەنگمانەوە چارەسەری هینەکەمان بۆ نەکەن سلفەکان ئێمە یەکسەری ئەم جارەی ترکە وعدمان وایە تا هەفتەیەک ئیشکەین دوای هەفتەکە ئەگەر کارەکانمان بۆ جێبەجێ نەکەنی تریش ناکەین ئەم سلفەیە بۆچی وەستاوە ئێمە خیتاب زەمانمان هێناوە بە من دوو پرۆژەی نیوەی بڵین دوو بەشی سلێمانی عایدی منە پرۆژەیەکیان ملیارێک و 345 ملیۆنم بردووە پرۆژەی دووهەمیشان ملیارێک و 286 ملیۆنم داناوە بە خیتاب زەمان دامان ناوە بای ملیۆنێک و 500,000 دۆلاریش مەکایینی تازەم کڕیوە کەیسا قسمێکی لە مروری سلێمانی هێشتا خەریکی سەنەوەکانیان تەواوێکی باشە و ئێمە شاری سلێمانی شارێکە لە ئاستی عێراقا بۆ پاک و خاوێنی من لە 2008ەوە کارەکەم لە سلێمانیە و لە ئاستی عێراقا یەکەم شارە بۆ نمونە شاری کەرکوک 7 ساڵ لە 2011 چوومە کەرکوک دەستم کرد بە کات تا 2018 ئیشێکی باشم کە شارەکە بە پاک و خاوێنی چوو بەڕێوە سلفەکانیان نامێ بڕێکی پارەیەکی زۆرم کەوتە لایەن منیش کارەکەم بەجێشت ئێستا ئەگەر تێبینی بکەی سەیری شاری کەرکوک بکەی لە ئاستی عێراقا بۆ بە شارێکی زبالە سلێمانی ئێمە چیمانەوێ مانگە و مانگ سلفەکانمان بنێ خۆ سەدی بەخمە دروست ناکەین ئێمە ئەمە خیتاب زەمانە لێکۆ بێنی ئەوەی هەمانە دامان ناوە جەنابی وەزیری بە هاوکاریەکمان بکات بەڕێز کاقوباد داوامە لە بەڕێز کاقوباد کردووە بەڕێز کاک مەسرور هاوکاریەکمان کردن ئێمە چیەکەین ئەم خیتاب زەمانە چییە داوای چیەکەن خیتاب زەمان بۆ مەکاین و سیارە ئەمە سەنەی هەمووی مڵکی خۆمان و بەناوی خۆمانەوە ئیشەکەین و لەژێر دەستی ئەوانین ئەمەم خیتاب زەمانەم هێناوەی خیتاب زەمان هاتووە ئەوەی کە داوایان لێکردوون هێناومانە جەنابیشان با هاوکاریەکمان کردن و تەنها ئێوەمانتان گرتووە سەرجەم هەموو کۆمپانیەکان یەکی نەما کۆمپانیەکانی سلێمانی بەڵێ بەڵێ باشە هەولێر و ئەمانە چی ئەمان خیتاب زەمانیان بردووە یا مەرجەکە شمولی ئەوان ناکە هەولێر ئەویش خیتاب زەمانیان بردووە ئاگاداری ئەوە نین بە زەوان ئیشەکەن وەک ئێمە ئێمەشتر ئیشەکەین تێناگەم یعنی ئێمە چیەکەین ئێمە پرۆژەی چیەکەین پرۆژەیەکی وا لە شاری سلێمانیت سەلاحێت لە سلێمانیە ئەو سەلاحێتە نەماوە جاران ئێمە ساڵان بە 300 جاری عەقدمان ئەکرد سەرۆکی شارەوانی سلێمانی سەلاحێتی هەبوو عەقدەکانی بۆ ئەکردین کە خیتاب زەمانی خۆمانە مرۆ ئیشی خۆمانە کرد ئێستا جەنابی وەزیر ڕاستەوخۆ لەم کارە دەست بەکارن ئێستا داواکاریەوە تەنها ئەو سلفەیە بتاندرێت یان داواکاری هەر سلفەکانمان بۆ سەرفکەن و ئێمەش کارەکانمان بەڕێک و پێچ و هیچ مشکلەیەکیشمان نییە دەڵێمە بەشێکی پێوەستە بە چوارچێوەی ئەو مرکزیەتەی کە لە کابینەی نۆیا دەستی پێکردەوە دەبێ هەندێک لە واژۆکان لە سلێمانی جاران بەڕێوەرێکی گشتی دەیکرد سەلاحێتەکان لە سلێمانی نەماوە دەبێ بگەڕێتەوە بۆ خودی وەزارەت و زۆر جار دەبێ بگەڕێتەوە بۆ خودی ئەنجومەنی وەزیرانیش سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی باژۆ لە وەزارەتی مالیەوە بە تەخسیس کرێ سەرەکانی ئێمە بەڕێز لە 150 دابەزیوە لەبەرەوە بانگێشیان کردووە بۆ هەن کۆمەڵی کۆمپانیایی کە لەم کارە ئیشیان نەکردو تەنانەت هیچ مەکاینێکیان نییە ئێمە لە تاو وەزعی ئەم هەموو مەکاین و ئامێرەمان هەیە شوێن و ڕێمان نییە دلێدانین شوێن و ڕێمان نییە لە هەولێر کۆمپانیا هەیە وەکو بەڕێز کۆمپانیای ئەتروش مەڵکەکەیان لەسەر تاپۆ کردوون ئێمەش ئەرزێکیان ناوینێتن لەم خوارەوە بۆ چەند ساڵە تیاین شوێنی مەکاینەکان سیاجێکمان کردو هەر ڕۆژی مەفرەزەیەکی تەجاوازێتە سەرمان بە شۆفڵ و بە پۆلیسەوە کاکە ئەمە بەرژەوەندی گشتیە بەرژەوەندی تایبەتی نییە بە هەزاران دۆنم تۆزێ کراوە بە خەڵک دراوە شوێنێکمان بنێ کە مەکاینەکانی تا ڕاگرین هەر ڕۆژی مەفرەزەیەکی تەجاوازێتە سەرمان شۆفڵمان ڕوخێنین ئەی باشە مەکاینانە بۆ چۆ بەرم ئێمە بەرژەوەندی گشتی نییە بەرژەوەندی شار نییە بۆ لە هەولێرە هەموو شوێنێکی بۆیان تەخسیس کردوون بە جوانی و بەڕێک و پێچی و بازێ بە تاپۆ ژیاوێنێتە ئێمە لێرە موقعێکمانێنێ ڕۆژی دوو مەفرەزەیەتە سەرمان
زۆر باشەکە خەلیل بە ئەم خیتاب زمانیە دەمەوێت زیاتر قسەی لەسەر بکەم چونکە زۆر ڕەنگە بینەر و ئێمەش لێی تێ نەگەین ئەم خیتاب زمانی داوای چیتان لێکن و ئایا ئەم عقدە بۆ لەم سێ مانگەیە سەری هەڵداوە ئەم خاڵە لەسەر عقدەکە پێشتر هەبووە بەڵام جێبەجێ نەکرا و ئەوانی هیمار بوون و گوێیان لێ نەبووە یاخود ئەمە لە گرێبەستی تازەیە و دەبێت کە دێتە پێشەوە تازەی بکەنەوە ئەم خاڵی پێ زیاد بکرێت ئێمە گرێبەست بە شێوەیەکی مناقەسەیەکی ڕێکوپێک شەرعیانە ئێمە کەمترین نرخ بووین و لە هونەریشا یەکەم بووین و سعرەکەشمان وەک بە جەنابتان وت نیو سعری جارانمانە بەس دەبەرەوەی کەەوە چی دەم هەموو مەکاین و ئامێر و ئالێتە بکەین شوێنوڕەیەکی ژنێبی بین لێدانین زۆر بەکەم لێمە ناوەش ئەوەش خۆمان بەرپرسینە و کەمیە خیتاب زمانیش هەموو ساڵێک کە عقدەکە 3 ساڵ کە تەواوە بێ خیتاب زمانی خۆمان بردو ئەم ساڵیش بردوومانە و هەر چاوەڕێیەکەین ئیتر بۆی ئەم گۆڕانکاری و وەزارەتی شارەوانی و جەنابی وەزیری تازە هاتووە ڕەنگەم شروتانە نەوعێکی تر بێ لایانی پەیوەندیدار وەڵامی داواکاریەکەیەوە یاوەتەوە وڵی دوێنێ لەگەڵ جەنابی محافظ بە تەلەفۆنیان قسەم کرد ئەویش لەگەڵ جەنابی وەزیر قسەی کرد وتی تەسیلی ئوموریان بۆ ئەەکەم و هەوڵێم پارەکەشان بۆ تەخسیسکەین ئێمە سوپاسیەکەی نەگەری هاوکاریەک و یارمەتیەکمان بە چەند کارمەندتان هەیە چەند پاکەرەوەتان هەیە ئێستەوە سلێمانی سەر و هەزار کارمەندی زیاتر تایە بەس کۆمپانیەوە یا هەموو ئێمە نزیکەی 400 نزیکەی لەو حدودا هەمانە سایقمان نزیکی 100 سایق زیاتر هەیە خەڵکێکی زۆر لەم کارە کۆمەڵی عایلە لەسەر ئەم میشەیە ینی ئێوە تا ئەو سولفێ وەرنەگرن ناتوانن موچەی ئەو کارمەندانە دابین ئێمە موچەی مانگ 1 و 2مان ناوە مانگی 3 هێشتا نهاتوو ئەبێ موچیان دابینکەین پێم وتن با 1.5 ملیۆن دۆلار بەس مەکاینم کڕیوە ئەم ئیشێکی ئاسایی نییە ڕۆژانە خواردنی کرێکارەکانە ڕۆژانە مەساریفێکیان هەیە ئیتر حکوومەتیش هیچ هاوکاریەکی نەکردوین هەیە و نییە سلفەکەیە نەگازماناتێ تەساوولێکمان بۆ ئەوکە ئەم سلفەکەش ئاوە بە 3 مانگ جارێ سلفەکەش نیە نا تەساوولمان هیچ تەساوولێ بۆ ناکرێت وەلەو شارەوانی سلێمانی بەڕێز سەرۆکی شارەوانی هەتا ئاخر کارمەندیان هاوکاریمان زۆرەکەن ڕۆژانی ئێمە لە ڕۆژانی کەرەتینا کە ئەم ڤایرۆزە لە ئارا بۆ ئیشمان کردووە تا ئێستا سوپاسنامەیەکمان لەی شوێنێکەوە نەگرتووە چەندین کرێکارمان تووشی ئەم ڤایرۆزە بووە هەر بەردەوام ئیشمان کردووە من خۆم شخصی خۆم یەک نەسوپاسنامەیە نەڕێزی ئەو خۆ لە بەندی عەقدەکان نییە خاڵەتێکی نەخوازراوە کە خەلید ئێستا گرێبەست دوایەم شارەوانیەک وەزیری شارەوانی کە تازە هاتووە 3 مانگە گرێبەستەکەی ئێوە پارەکەیان بۆ سەرف نەکردون سولفەکە هۆکاری ئەوەیە کە گرێبەستی تازەیە هاتووەتە پێشەوە دەبێت بیکەن یاخود گرێبەستەکە هێشتا ماوە خاڵێکی پێ زیاد دەکرێت گرێبەستەکەمان تقریبەن هیچ خاڵێک نەماوە خیتاب زمانیشمان بردووە هەرەوەی تەوقیعی جەنابی وەزیر بیکات و ئێمە بچینەوێ عەقدەکە جارێک 2 جاری چوون بۆ هەولێر چین عەقدەکە ئیمزاکەین و پارەکانمان بۆ سەرفکەن و دەستکەین هەموو کۆمپانیەکانی سلێمانی بەڵێ هەموو یەک شتین یەک عەقدین یەک نووسراوە هۆکار بۆچی تازەی ناکاتەوە بۆچی نەیکردە ئێمە خۆمان 2 جار من چووم وتی هێشتا ئیشی تیاماوە ئێمەش چەند ڕۆژیان ناوینێتێ هەمووی 15 ڕۆژیان ناوینێتە بە 15 ڕۆژ یەکسەر مباشر لەم عەقدەوە بڕۆ سەر عەقدێکی تر بەس ئەوەیە ئێمە مەکاین و ئامێرەکانمان ئامادە بوو و لەو ماوەیە ئێمە دەست بەکار بووین زەختێکی زۆریشمان لێکرێت لەلایەن لجنەی سەرپەرشتیاریشەوە هەم سوپاسیشانەکەین هاوکاریشمانەکەن و زەختیشمان لێ یەکەن هەردوو لاوە یعنی ئەوە بە عەقدی نوێ دووبارە بکەن بەڵێ عەقدی نوێ لە 1/1/2021 چ جیاوازێکی لەگەڵ عەقدەکەی ترتانە هەیە وڵی جیاوازیەوە بەعزێ فەقەراتی بەعزێشتی بۆ زیاد کراوە وەکوم خیتاب زمانە بەعزێشتی قورس کراوە لەسەرمان وەکومانی کە ئیبینی مۆدێلاتی تازە وەکو خیتاب زمانی تر زیاتر شتی ینی زەختی زیامان ئەخەنە سەر ئێمە چی یەکەین خۆ سەدی بەخمە دروست ناتوانە مەقدە نوێ ببەستن لەگەڵیانە ئەبێ بیکەین چار نییە ئەگەر هاوکاریمان بکەن ئێمە ئیشەکەین بەرداوامن خۆ من چی دروستەکەم سەدی بەخمە دروستەکەم ملیارات دۆلار پاک و خاوێنی شارە پاک و خاوێنی شارە تەساوولێکمان بۆ بکات جەنابی وەزیر ئێمەش بین ئێستا بەردەوامین
چەند سعاتێک گوەستاوی شار وێران بوو ئەگەر شیانەوە شارەکەی بادەکەینەوە ئێمە هەرسێ کۆمپانیەکە لە ماوەی چەند ڕۆژێکی ترا چاوەڕێکین بوو نەبوو هەرسێ کۆمپانیەکە ئەوەستین و خۆشان چۆن شەڕ پاکەکەنەوە پاکەنەوە کۆمپانیایەک ناوی نایەنین کابیسە شڕێکی هێناوە بە دوو کرێکارەوە من شخصی خۆم 150 کابیسم زیاتر هەیە بە کۆمپانیەکانی کەش عینی شتیانە اینجا شار ئەکەوێتەوە ئاستەی کە پاک بێتەوە یەکێ نەملاو لەلا بەنزیخانەیەکی گەڕۆژێ من بەمانە ئیش دەکرێت هەمویان بە هەمویانەوە بە هەچی هەیە لە سلەیمانیە تەنها ئەم گەڕەکەیانینێ تەنها منتەقەی کورساتیانینێ با بێن پاچکەنەوە بەس یەک گەڕک هەچی کۆمپانیا هەیە لە سلەیمان کاتەکە خالیت ئەگەری هەیە ئەمە بە جۆرە لە جۆرەکان فشاری پێ باشە کشەی ئەم کۆمپانیانەوە کۆمپانیایەکی تر حاضر بن بێن شوێنەکەی ئێوە بگرنەوە باوەڕ مەکە شتی وا بکەن چونکە کۆمپانیای وان نییە لەو هینا بێت بتوانێت ئەوە چێوە مەکاینانە لە بازاڕە ئەبێ بچی داوا بکەی لە تورکیاوەیەت لاولێرەوە بیکڕیت مۆدێلاتی بەرز بێ ئێستا ئێمە مەجموعەیەکمان کڕی هەمووی 2021 هەمووشی بە نەقدیە بۆ ئەو ئامێرانە تەنها بۆ ئەو کارەش بەکارێت بۆ بەکەڵ ئیشی تر نایە مە شۆفڵ و حەفار و گەڵابە نیشتکە پێک تەنها بۆ ئەو بوارەیە لەو بوارە ئێمە بۆچی وا بەم نیفساراییکەین ئەو مەکاین و ئامێرەمانێت چیان لێ بکەین بۆچی ئەم بەری کەواتە بۆچی مەرجەکانتان لەسەر قورسەکەن لەم ئەقدە مەرجەکانی لەسەر قورس کردوین داواشیان لێ یەکەین تەساویلیمان بۆ بکەن هاوکاریمان بکەن و با لە ئیشەکەمان بەردەوام بین و وەسپاس و ڕێزیشمانەیە بۆ جەنابتان و بۆ جەنابی وەزیر و مەکتەبی بەڕێز کاقوبات پارێزگار سەرۆکی شارەوانی بەڕێز قایمقام بەڕێز مەسئولی مەڵبەندی سلێمانی کە کۆبوونەوەیان لەگەڵا کردین و وعدیان ناوینێت تێتر ئێمە زۆر سپاسی هەمولایە کە خەلیت ئەم خیتاب زەمانیە لە بەرامبەر چیایە لێتان وەرەگرن لە بەرامبەر مەرج و شەرت و شروتە ئەو شەرت و شروتانە چین ئەم خیتاب زەمانیە شتێکی هینە خیتاب زەمانەکە ئەوەی کە هەیە کردومانە و چییە؟ هیچ شتێکی ئۆتۆنیە ئەوەی قانون و یاساییە ئەو خیتاب زەمانەی ئەو 2 ملیار و 600 من وەکو کۆمپانیا ئەوانی کۆمپانیەکانی کەش کردویانە و تری شتێکی ترێ من تێبینی ناکەین زۆر باشەکە خەڵی دوێنێک هەندێک لە دوکاندار لە ناو بازاڕە کاتێکەمانتان گرتبوو گلەیی هەنەبوو دەیانوت باش ڕاستاوان سلفیان پێ نادرێ حەقی خۆیانە بەڵام خۆ مانگانە پارەش لە ئێمە وەرەگرن وەرگرتنی پارە لە هاوڵاتی یاخود لە دوکاندار چۆنە کێ وەریەگرێ چۆن ئەم پارەیە ڕێکخراوە ئەچێتە کوێ ئەم پارە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و ئەو پارەی وەرەگیرێت هیچ عیلاقەیەکی بە ئێمە نیە و هیچ واریدەتێکی بۆ ئێمە نیە یعنی ئەو پارەی کە لە پێناو پاکردنەوەمانە وەرەگیرێت بۆ شارەوانی بێت بەڵە شارەوانی سلێمانی وەری ئەگرێت هیچ عیلاقە و هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نییە بۆ مەگەر پاکردنەوە شارەوانی نەداوەتە کۆمپانیا باەتی ئەوش پارەکێک ئەو پارەکەی کە هێن بە ئێمە تا ئێستا سێمان هیچ ماوە نەگرتووە لە کاتی کەرەتینەکە ئەم هەموو ئیشەمان کردووە پارەش نەبوو ئێمە هەریشمان کردووە خۆشتان ئاگادارن شار بە چەند بە پاک و تەمیزی خەستەخانەکان ئیش و کارەکانمان ئێستاشی پێوە بێ خەستەخانەکان ئێمە بازی شوێن بکو محکەمەی سلێمانی بێ بەرامبەر من پاچەکەمەوە جەنابی ڕئیسی محکەمە گوێ لێ بێن ئەمانگرتنەشتان نەخۆشخانەکانی گرتەوە هەموو ئیشمان کردووە ئەم چەند ساعاتە ئیشمان نەکردووە زۆر باشە پێت وایە ئەگەر بەردەوام بوونە داواکاریەکانیان جێبەجێکردن ئەگەر جێبەجێ نەکەن بەردەوام هەر هەمووی وەستێنی ئەم جارە بە هیچ شێوەی تریش تا هەفتەیەک مۆڵەتانیاوە ئێوە ئەو بە ڕێزانە وعدیان نابینێت لە ماوەیەکدا بۆمان جێبەجێکەن و ئەزیەتیشان زۆر کێشات زۆر لەسەر خەت بوون کاکتوانە هەمووی بۆردەکە کاگاکۆ شارەوانی هەر هەمویان پەرۆژ بوون بەمەوە زۆر باشە مەکتەبی بەڕێز کاقوبات تاوسلفێتان نێنێەوە ناتوان ئێمە وای ئیشەکەین بەردەوام مەبەستمێ ناتوان موچێ و کارمەندانەتان دابین بکەن نەوەڵڵا دوو مانگمان ناوە کۆمەڵێ مەکاین و ئامێرمان کڕیوە مەساریفێکی زۆری هەیە بێ ئەوانیش خەمخۆر بن بەرامبەر بە ئێمە زۆر باشە کاخەل من دەمێ بزانمە و پارەی کە لە هاوڵاتی وەردەگیرێ لە دوکاندار وەرگیرێ لە هاوڵاتیش لە بەشێکی پێم وایە هەر وەرەگیرێ چەنە دوکاندار 15 هاوڵاتی 5,000 ماوەڵ 5,000 دوکانیش بە پێی شوێنەکەی 5,000 و 10,000 و بەرە و ژوور و ئاوا وەرەگرن ئەم پارەیە چێتەوە کوێ چێتەوە شارەوانی سلێمانی ئەمانش نەقلی هەولێری دەکەن پارە چێتەوە هەولێر نازانم ئەوان ڕسایکردینەکەش سلێمانی و بەڕێزکار فاروقی مەلا مستەفا معاملێکی ڕسایکردنی داناوە لە تانجەرۆ ئەو معاملە ئیشی تەجروبی کردووە وا لەوایە
هەندێک کاری هوەری ماوە ئینشاءالله ئەوە تەواو بێت سلێمانی لە خۆڵ و خاشاک هەڵکەندنی چاڵ داپۆشینی کە ئاوی ژینگەی ژێر زەویش پیسەکات. کەواتە ئەمەرکانە هەمووی لەسەر کۆمپانیاکەیەوە بوون خۆڵ و خاشاکە بەرنە دەرەوە. ئێمە بەس ئەیبین مانگانێکیان لێ سنین مانگی 10 ملیۆنێکیان لێ سنین لەوێ حەفرەکەن جەماعەتێک لەوێ خەریکن چاڵ هەڵکەندن و داپۆشینەکەی ئەوانەیکن. لەسەر ئەو بابەتی بردن دەرەوەی حاوی سلێمانی یاخۆت ئەو چاڵ هەڵکەن ئەمانە زۆر جار ژینگە پارێزان گلەیان هەبووە شوێن نەبووە ئەم گرفتانە چین کە ئێوەش بەدەستیانەوە دەناڵێنن. وڵی خۆی ساڵان پێش ئێمە دایمە لە تانجەرۆ کۆمەڵی خەڵکی خەریکی کۆکردنەوەی ئەو مەوادانن ئەسووتا و ئەبوو بەژێرهینەوە. ئێمەش کە کۆمپانیەکەمان لە 2008 وەرمانگەر منی تر چاڵی گەورەم هەڵکەن ئەم کردە چاڵەکانەوە هیچ حلێکەکەی نییە لەوە زیاتر بە طبقات خۆڵمانە کرد بە سەریا دفنمانە کرد تا ئێستاش بەردەوام ئەو کارە بەردەوامە و ئەو وەک ئیشارەتم پێ و کۆمپانیای گروپەکانی کاکفاڕۆق ئەو معمەلی ڕسایکلینەی هێناوە معاملێکی جوان و ڕێک و پێکە ئیشاڵڵا لە ئیش و کاریشە بەردەوام بێ ئیشی تەجروبیشی کردووە. اینجا ئێستا بازیەکاری هوەری ماوە ئەگەر ئەوەی ترین بێ سلێمانی ڕزگاری بێ لە خۆڵ و خاشاک بوونی ئەو کۆمپانیایە تا چەند هاوکارە بێ بۆیەوە زۆر 100% هاوکارێکی باشە جادەیەکی جوانی کردووە لە تانجەرۆ شوێنێکی کۆمپانیایەک لە ئاستی پێویستایە ئەگەر ئەوە تەواو بێ ئیتر هیچ جۆرە شتێک لە سلێمانی نبینی دووکەڵ پیسی بۆگەن بە تایبەتی ئاوی ژێرزەوی. کاک خالید هەندێک لە گەنجانی خۆمان گلەیەوە دەکەن پاکەرەوەکانیشمان خەڵکی عارەبن ئەمە مەرج و شەرت و شروعی وەرگرتنی ئێوە چۆنە هەرچەندە منۆ خۆم بەلامەوە ئاساییە چ عارەبێک بێت چە کورد بێکار بکە لەم سلێمانیە مادەم دانیشتوێم سلێمانیە مافی خۆی هەیە کە لێرەش کاری پێ بدرێت. ئێمە کارمەندی بێگانەمان نییە لە سلێمانیە هەموو کۆمپانیەکان سایەقەکانمان هەمووی کوردە و خەڵکی سلێمانی 100% مراقیبەکان لەگەڵ ستافی ئیداری کۆمپانیا هەمووی کوردە و خەڵکی سلێمانیە. ئەو کرێکارانش چەندجارێک لە ئیزاعی ڕادوێنەوەەوە بڵاوم کردوێتەوە داوای کرێکاری ژینگە پارێزەکەین لە 100 کەمتریش زیاتر نییە کرێکاری ژینگە پارێزی کوردمان هەیە لە سانەوەکەی هەمووی عەرەب و خەڵکی شنگارەوانیش کوردی خۆمانن لە کەمپەکانی پێ ئەربەت و نەسر و باریکە لێەوە پاسمان بۆ گرتوون ئانێنین بۆ ئێرە و زۆربیان و قسمێکیشمان هەیە خەڵکی مۆسڵ و ئەترافیکەن ئەوانە لە کەمپەکە ئەمێننەوە خواردن و هەموو شتێکیان بۆ ئامادەکرد ئەوانەی کە هێشتن عینیشت و داوا ئەکەین کرێکاری کوردی خۆمان ئەم کاریان پێ عیبە بە هیچ شێوەیەک ئەم کارە ناکەن گەنجەکانمان بە کارێکی عیبێزانن بەس لە ڕاستیشە کارێکە کە جێگەی فەخر و شانازی ئەگەر ئەو کارە بکرێت هۆکارەکەی عیبێ یانەوەی کە موچەکەی کەمە نەخێر هۆکارەکەی عیبێ ئەو لە سەڵاحەدینەوە لە مووسڵەوە یەت یا لە بەغاو خوار بەغاوەیەت لێرە ئیشەکەت بە زەمانەکە و بە هەموویەوە ناچێتە 400,000 بۆ کوردەکەی خۆشمان هەروە ئابێت بۆ کوردەکەی خۆمان 50,000 زمانیان بۆینەوە بۆ دایرەی زەمان بە ڕسمی نەمان وەرەگرێ بۆیان موچێشان 330,000 وەرەگرن سێژەم خواردنیشان هەیە بەڵام کوردەکەی خۆمان ئەم کارەی پێ شایستە نییە نایکات ئەوانەی هەشمانە بگرە و سەیدێش کەسانی کەمەندام و پیر و قوربەسەر و ئەمانە زۆر باشە کاتە ئەو داواکاریەی کە لەسەر ئێوە هەتام و لەسەر مانگرتنەکەەوە بەڕێز قوبات چاڵەبانی و هەروەها شارەوانی پارێزگارەمانە کە ئاڕاستی وەزارەتیان کردوەسقایم مەسوولین بەبند هەمووی کاتونەتە سەرخەت کەی وەڵامتان دەدەنەوە ئەمان چیان وتووە تا چەنە پشتگیری ئێوەکەن سۆڵحەکەن یا پشتیوانیتانەکەن ئەوان بە تەواوی پشتگیری ئێمەکەن کارەکان نەوەستێنین ئێمە لەسەر وعدی ئەوان کەوتوینێتەوە کار داواش لە بەڕێز وەزیرەکەین کە تەساؤولێک و هاوکاریەک بکات جەنابی بەواستەی و کە تازە پۆستەکەی وەرگرت و ئێمەش سوپاس و مبارەکباییشی لێ ئەکەین و هاوکاریەکێن کۆمپانیانی سلێمانیش بکات زۆر باشە پێشتر هەماژەت بۆ کرد کە شوێنێکی تایبەتتان نییە هەر جارە و مەفرەزێک گێتە سەرتان و باز لە مخالفەکە داوای ئەوەشتان نەکردو کە شوێنێکی تایبەت شوێنێکمان هەیە لە
بەرامبەر شاری سپیە ئەوە زیاتر لە 7 ساڵە لەوێین ئەم زۆنگێکی تازەمان وەرگرت باشووری سلێمانی بڵین لە منطقەی ماجدی مۆڵەوە ئەڕات دێتە پاڵاس سلێمانی و لێەوە ئەڕاتەوە بۆ دێتەوە بۆ تایتانیک ئەم شوێنە زۆنگێکی تازەیان ناینێ و ئەڕاتەوە بە سەیتەرەکەی عەبەتێتە دەمرکان ئەو دێهاتانەکانی گۆمە و ئەزان و منطقمانیان هەموو یاوە بە ئێمە لەم زۆنگە تازە وتمان شوێنێ ببێ شوێن لە تانجەرۆ منطقەیەکی دوورە خزمەتگوزاری لێ نییە کارەبای لێ نییە ئاوی لێ نییە خۆ منفی نەکرایم چینەوە ئەو شوێنەی خۆمان بەرامبەرمان ساحەیەکەیە بە جەنابی سەرۆکی بۆ دەکاک نزارمان وتی ئەوە سیاچکەن بۆ خۆتان لێوات تێکەڵی تێکەن و دوای هاتنە سەرمان و ئەم لاولایەن کرد و بەڕێز کاک توانە باش بوو هاتە سەر خەدەجینا پۆلیسی شارەوانی بە شۆفڵەوە دار و بەدانایان بەسەرێکە داوامان نێکردن ئەم بتیان باشە ئەمە شوێنی مەکاینەکان تەنێنێ ڕاگرنەوە بەریشە و کەمپەکەمان لەو بەرەوە بەرامبەرێتی واجارێ موقت لێوا دانیشتوین و ئەگەر وازمان لێوێ نیشەکانمانەکەین و ئەگەر بیانومان پێنەگرن و شەڵمان پێ ئەگەر شوێنە نەبێت چێت هیچ شوێنێ نییە مە بچین و مەکاین و ئامێرانە لە هیچ شوێنە جێ نابێتەوە زۆر باشە خالی دەرفەتمان نەماوە زۆر بە کورتی دەمەوێت بزانم ئەمەی کە مامەڵەی کە ئێستا لەگەڵ سلێمانیە کراوە زیاتر ڕاستە ڕێوشێنی ئیداریە سیاسیشی تێکەڵە نەخێر سیاسی تێکەڵ نییە ناوەڵا سیاسی تیان نییە و بەسەرەوەیە وەسەکە ئاوایەکە بۆم شەڕەکردن و سوپاسی شانەکەین کە هاوکاریمان بکەن و ئەو پیاوانە شاتنە سەرخەت و جەنابی وەزیریش دووبارە و سێبارە داوای لە یەکەین هاوکاریەک و تەسایلێکی عمرمان بۆ بکە و لەگەڵ سوپاس و ڕێز زۆر سپاس کای خالیت سپاس دەکەین لەوەی کە میوانی پێیان بووی زۆر سپاس بۆ پەرە ڕێزەوە سپاس دەکەین بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەتەوێت بەجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیکبوونەوەی وەرزی بەهار. قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە. ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت. ناونیشان سلێمانی کانیاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە. قەڵای دمدم تەلاری شێخ موستەفا بازاڕی زێوەری نوێ. دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن 0772 105 71 37 0751 113 90 73 قوماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە. زیاتر بەنانی گەرم و ساوز و مەستاوە خوێت و هەنێکیش بەنانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە. لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟
سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دڵنیاییەوە بووە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداروەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو خۆتۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە سەداسەد حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە بەرەزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری سەرجەم شار و شارۆچەکان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرەتاش دەچینە لای پەیامنێرمان سامان سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکیەکان لای تۆ چین فەرموو بەڵێ سڵاوتان لێبێ شەیدا سڵاو لە بیدەرانی پەیام بێت ئێستا من لە مۆنومێنتی هەڵەبجەم پێشنگایەک بۆ 45 وێنەی مەرگەساتی کیمابارانی هەڵەبجە لێرە کراوەتەوە کە لەلایەن 3 فۆتۆگرافەری ئێرانی لێرە پێشنگاکە کراوەتەوە لێرەدا بە ئامادەبوونی میوانان و ژمارەیەک لە کەسوکاری شەهیدانی هەڵەبجە لێرە هاتوون بۆ بینینی ئەو وێنانەوەک لە ئێستادا دەبینن پێشنگاکە کراوەتەوە وەگوتم 45 وێنەی جیاواز و دەگمەنی ساتی کیمیابارانەکان کە لە ئێستادا وەک دەبینین لە پشتی منەوە میوانان پێشنگاکە کراوەتەوە و سەیری ئەو وێنانەکەن کە لە کاتی مەرکەزاتی هەڵەبجە لەلایەن ئەو 3 فۆتۆگرافەرە لە ساتی مەرگەساتی هەڵەبجە گیراون ئەم فۆتۆیانە لێرەدا نمایش دەکرێت و وێنەکان جیاواز لەوانن کە ئەوترێ بۆ یەکەمین جارەکە نیشان دەدرێت ئاماژەش بۆ ئێرانی دێنە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی لێرەدا ئەو بریندار و بەرکەوتوانی چەکی کیمیاوی ئەبینن کە ئەو بریندارانی چەکی کیماوی دەبین کە لە پێشووتریشە پشکنیان بۆ کراوە و پێویستیان بە پشکنین و پێویستیان بە ئەوەیە کە لایەن دکتۆری پسپۆڕەوە ببینرن لەبەر ئەو بارودۆخی کە کۆرۆنایە ناوێتە سەر جیهان بە تایبەتی عێراق و ئێران و هەرێمی کوردستانیش ئەو پزیشکانە ناتوانین سەفەرکەن بۆ وڵاتی ئێران لەبەرەوە بە هەوڵی بەڕۆبەراتی تەندروستی ئەو 3 پزیشکە لە ئێستادا هێنراونەتە ئێرە و لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان لەوێ ژمارەیەکی زۆر لە بەرکەوتوان و بریندارانی چەکی کیمیاوی دەبینن لە نزیکەوە بڕاریشە بۆ ماوەی 2 ڕۆژ لێرە بمێننەوە لە کاتژمە 8:30 ئەمڕۆوە ئەو پزیشکانە
لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان لەوێ ئامادە بوون و ژمارەیەکی زۆر لە برینداران و بەرکەوتوانی چەکی کیمیاوی لەوێن چارەسەریان بۆ ئەکرێ و چارەسەریان بۆ کراوە. ئەمە زانارەکانی ئەمڕۆیە بە شێوەیەکی گشتی کە گرنگترینە ئەم پێشنگا فۆتۆگرافەرەیەکە سێ وێنەگری ئێرانی فۆتۆگرافەری ئێرانی لێرەدا 45 وێنەی ساتی مەرگەساتی کیماباران هەڵەبجیان کێشاوە ببوورە وێنە گرتووە کە تاکو ئێستا وەگە وترێت بڵاو نەکراوەتەوە ئەو وێنانە بە دیقە و بە کوالیتێکی زۆر بەرز لێرەدا وێنەکان خراونەتە ڕوو و بەشێک لە میوانان هاتون بۆ ئەوەی کەەوە کە سوکاری شەیدان هاتون لێرە وێنەکان دەبینن. سامان ئەگەر بکرێ ئەو فۆتۆیانی کە نمایش کراون لە ڕێگەی کامێرەکەتەوە پیشانی ئەمە و بینەرانیان بدە بۆی کە بزانین و فۆتۆ تایبەتانی کە لە دوای 32 ساڵ لە کیمیاباران پیشان دراون با بزانین چین. بەڵێ جەلال ئەوەی کە هەیە ئەمە یەکێکە لەو وێنانەی کە زۆر کاریگەرە کە دوو مناڵی کیمیاباران هەڵەبجن کە لە بەردەم دیوارەکەی خۆیان ناشەید بوون بە گازی کیمیاوی کاریگەری کە گازی کیمیاوی ئەوەی تریشان کە دەبینن دەرەوە یەڵەبجەیە کە ساتی کیمیابارانەکە یەڵەبجەیە دوو منداڵن ڕادەکەن و ئەو کاتەیە کە بۆمبارانی یەڵەبجە دەستی پێکردووە کیمیاوی ڕژاوە بەسەر هەڵەبجا ئەم دوو مناڵە ڕادەکەن لە تاو دەنگە تۆپباران و کیمیاوی و ئەو بابەتانە لێرەدا ڕادەکەن. ئەمەشیان وەک دەبینن ئەمەش هەر دەرەوەیە دەرەوەی هەڵەبجەیە لە دەرەوەی هەڵەبجە ئەم وێنەیە گیراوە ساتی بۆمبارانکردن و کیمیابارانکردنی هەڵەبجەیە کاک شەقاوە ئەگەر بیت ئێرەوە سپاس دەکەم ڕاستەخۆ لەگەڵتان ئەم وێنانە تا چەند بەڵگەی باش بۆ بەجوونەزای ناساندنی مەرگەساتی هەڵەبجە دێنێت ئاراوە. بەڵێ لە ڕاستیە هەڵەبجە دۆکۆمنتی زۆر باشی هەیە هەم لە مانەوەی ئەو بۆمبانەی کە نەتەقیونەتەوە کە جۆری کیمیاویەکە توانرێت دیاری بکرێ و ئەم وێنانش خۆی بۆ خۆی کاریگەری دەرونی زۆر ئەکاتە سەر ئەو کەسانی بە تایبەتی سەردانی پارێزگای هەڵەبجەکان لە وەفتەکان لە نێودەوڵەتیەکان بێگومان دەور و کاریگەری خۆی زۆر باشی ئەبێت لەسەر بە دۆکۆمنتکردنی کەیسی کیمیابارانی هەڵەبجە. بەڵێ دیار ئەم وێنانە لەلاەن ئەم سێ فۆتۆگرافەرەوە جەلال پێشکەش بە مۆنومنتی شەیدانی هەڵەبجە دەکرێت کە لە ئێستادا ژمارەیەکی زۆر بەڵگە و دیکۆمنتەکان و پاژماوە جەنگیەکانی کیمیابارانی هەڵەبجە لێرەدا پارێزراون و دۆکومنت کراون و ئەرشیف کراون بۆ ئەوەی کە ساڵانە لە شانزی سێداوە بەدل لە ڕۆژی شانزی سێ ئەو کەس و ئەو نوێنەری کونسوڵ وڵات ڕێکخراوە نێودەوڵەتانی کە دێنە پارێزگای هەڵەبجە ئەو پاشماوە جەنگی و ئەو وێنە و بەڵگەنامانە ببینن کە شاری هەڵەبجەی پێ کیمیاباران کراوە. من سامان فەتاح سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازدان دیارم ڕۆژی جلی کوردیە بەڵام ئێمە جلی کوردیمان لەبەر نەکردووە لە بەرەوەی باوەڕمان بەوە نییە لە ساڵێکدا تەنها ڕۆژێک دیاری بکرێ بۆ جلی کوردی کە نەبەم ڕۆژە جلی کوردی و کەلتوری جوانی کوردەواری زیندوو دەکرێتەوە نەبەم ڕۆژەش پامێکی تایەکە بیگەێنی چکە بەداخەوە لە جیاواز لە ڕۆژەکانی تر جلی کوردیز لە زۆربەی دامودەستگا حکومیەکان و فەرمیەکان قەدەخەیە بۆیە بۆ هۆیەوەی ئەمڕۆمان تەرخان نەکردلەوەی کە تەنها لەم ڕۆدا جلی کوردی لەبەر بکەین. بەڵام ڕێکخراوی ڕەشماڵ بۆ پەرەپێدانی کەلتور و فەرهەنگی کوردەواری خۆمان کە کاری ئەوەیە ڕێکخراوێکی تازەیە بەڵام دەمێکە کاریان هەیە کە بە فەرمی کردویانە بە ڕێکخراو ماوەیەکە لە چەند پرۆژەیەکی جیاواز جلی کوردی خانمان و پیاوان پێشکەشی هەندێک توێژی جیاواز دەکا لە چەند ڕۆژی ڕابردوودا دیارە کۆمەڵێک جلی کوردی تایبەت بە پێشکەشی خاوەن پێداویستە تایبەتەکان کرد بە ئێستاکە ڕامیان عوسمان راپۆرتێکی لەسەرەوە بۆ ئامادەکردین پێکەوە بینێری بین. وەڵە بەرزان دەچینە تەوەری دووەمان کە پێشتر ئاماژەمان پێکرد هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێرەوە پێشکەشتان دەکات. عیمران سڵاوی خوای گەورەت لێ بۆم کاتت باش دێنە لای تۆ بۆ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو.
بەڵازیزان دیارە تەوری دووەمیان ڕۆمان لە هەولێرەوە هاوکارمان ئەمران ئەمیر پێشکەشی دەکاوە میوانێکی تایبەتی دەبێت لەسەرەوەی کا چۆن کتێب دەبێتە داڕێژەری کەسایەتی تاک هەرچەندە ناوە هەندێک گروپ و ڕێکخراوی تایبەت باس لە خوێندنەوەی کتێب و پەرەپێدان با خوێندنەوە دەکرێت بەڵام ئایا هەموو شتێکیش تەنها خوێندنەوەی کتێبە یاخود نایە هەندێک خەڵک گەنج ئەمڕۆ دێن دەستەکەن بە خوێندنەوەی کتێب بۆی کە بە دیوەکەی دیکەیە خۆیان ڕۆشنبیر بکەن یاخۆت زانست و زانیاریەکی و معریفەیەکی تایبەت وەربگرن کە ئەمە شێواز و زانیاری تایبەتی خۆی پێویستە بۆی کە بزانین ئایا تەنها هەندە حسابە و سەر بخینە سەر کتێب و بیخوێنینەوە و پەڕەکان بژمێرین و بزانین چەند کتێب و چەند پەڕەمان تەواو کردووە و کاتەی دی دەبینە کەسێکی ڕۆشنبیر یا خاوەن کەسایەتیەکی تایبەت تەواو یاخود پێویست دەکا ئەمەش پلان و بەرنامە و چۆنێتی و شێوازی تایبەتی خۆی پێویستە بۆەوەی کە ئێمە دەست بکەین بە خوێندنەوەی کتێب وە ببینە خاوەنی کەسایەتیەکی تایبەت با خۆمان لە ڕێگەی ئەو معریف و ڕۆشنبیرەی کە لە کتێبەوە وەری دەگرین لەسەرم بابەتە وەک ئاماژەمان پێکرد لە هەولێرەوە ئەمران ئەمیر هاوکارمان میوانێکی تایبەتی دەبێ لە کەم تەوەرەمان پێشکەش دەکەن بۆی کە بزانین کتێب چۆن دەبێتە داڕێژەری کەسایەتی چاک دەچمە هەولێر ئەمران سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش سڵاو لە خۆت لە میوانەکەت فەرموو قسە و باستان دەست پێ بکەن لەسەرەوەی بزانین چۆن کتێب دەبێتە داڕێژەری کەسایەتی تاک. بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. بێگومان هەمومان لە ژیان چەند مامۆسایەکمان هەیە بەڵام مامۆسایەکی بێدەنگ لە زۆرێک لە ماڵەکان هەیە هەنێک کەسمانتوانی وانە سوود لەو مامۆسا بێدەنگە وەرگرین هەنێکمانیش بەداخەوە تاوەکو ئێستاکە نەمانتوانیوە علم و زانست لە مامۆسا بێدەنگەیە وەرگرین نەویش کتێبە. کتێب بێگومان زۆر کاریگەری بەسەر تاکەوە دەبێت و زۆرێک لەوانەی کە ئێستا کەسایەتی ئەستێرەکانی جیهانن بە خوێندنەوەی کتێب دەستیان پێکردو و گەیشتم بەمڕۆ و ئێمە ڕۆ لەسەر بنیادنانی کەسایەتی لە ڕێگای کتێبەوە لەگەڵ مامۆسا بخاری تاوتوێ دەکەی مامۆسا زۆر خۆشحاڵم کە لەگەڵمانی ئەگەر پێم بڵێ بەر لەوەی بسمە سەرەوەی چۆن لە کتێبەوە کەسایەتیمان دروستکەین گرنگی کتێب لە ژیانی ئینسانات چی ئەگەر هەبێ بەنای خدای کارساز سپاس لە ڕاستیدا کتێب وەکو بەڕێزت ئیشارەتت پێدا لە سەرەتادا یەکێکە لەو پەنجەرانەی کە ئینسان دەتوانێت لێەوە لە دنیا بڕوانێت و دنیا ببینێت و کتێب قسە بۆ ئینسان دەکات و ئینسان دەدوێنێت و قسە لەگەڵ ناخی ئینسان دەکات و بە شێوەیەکی ئارام و هێمن ئەو زانیاری کە ئینسان پێویستی پێێتی بە ئینسان دەبەخشێت و کتێب دەواازەیەک بۆ ئینسان نکاتەوە کە بە شێوەیەکی جیاواز لە دنیا بڕوانێت و کێشەکانی خۆی چارەسەر بکە و بتوانێت لە بەردەم هەر ئاستەنگ و ئاریشە و کێشەیەکی ژیانی خۆیدا حەکیمانە بیر بکاتەوە و دوور ببینێت و جیاواز ببینێت ئەوانەی کە دەخوێننەوە جیاوازیەکەیان لەگەڵ ئەوانەی کە ناخوێننەوە لە بنەڕەتدا ئەوەیە کە کەسانێکی قوڵتر دەبینن و ڕووکەشیانە بڕیار لەسەر شتەکان نادەن و توانستی هەڵسەنگاندنی شتەکانیان هەیە و توانستی ئەویان هەیە کە خۆیان بن چونکە خودبوون بە واتایی کە تۆ لاسایی بۆ چوون و ئاکار و ڕەفتار و دید و دنیای کەسێکی دیکە نەکەیەوە خۆت بی لە تێڕوانینت لە بۆ چوونت ئاسان نییە کتێب ئەو حاڵەتت بۆ دروست دەکا بەڵام ئەگەر بە شێوازێکی ژیرانە لەگەڵی دامامەڵە بکەیت باشە مامۆسایەوە ینی بگومان لە زانکۆ هەموو چینی توێژەگە بینن بە تایبەت لەگەڵ قوتابیانی زانکۆیەوە بە بەرچاوی خۆتان دەیبینن جیاوازی کەسێک کە کتێب بخوێنێتەوە و جیاوازی کەسێک کە کتێب ناخوێنێتەوە جیاوازیان لە نێوان بەدی دەکرێت بێگومان نازانم ئەگەر مەبەستت ئەوە بێت لە ڕووە ئەکادیمیەکەی یان لە دیوە ژیانیەکەی بەگشتی لە دیوە ئەکادیمیەکەیدا زۆر بە ئاسانی ئەوانەی کە خوێنەرن و باگراوندێکی یان پاشخانێکی معریفی متاڵاکردنی کتێب و بابەتەکانی دیکەی یان ئامرازەکانی دیکەی زانیاریان هەیە ئەوانە زیندوترن چاڵاکترن زیتەڵترن باشتر لەگەڵ پرۆسەی فێربووندا هەڵدەکەن و زیاتر دەتوانن خێراتر گەشە بکەن و لە ئاستەکانی معریفەتدا باشتر دەڕۆن لە پێوەرە ژیاریەکە و ژیانیەکەشدا نێوانەی کە دەخوێنەوە ئەوانە ڕەفتاریشیان جیاوازە و کەسایەتیان دید و بۆچوونیان کەسانی سەنگینترن کەسانی ژیرانەتر لە بەردەم
باشە باسیەوەکەین بێگومان تەورەکەشمە هەر لە ناو نیشانەیە چۆن بتوانین لە ڕێگای کتێبە و کەسایەتی خۆمان دروستکەین بۆ ئەوەی کە کەسایەتی خۆمان دروستکەین پێویستە چ جۆرێک بخۆینەوە چکت بێگومان کتێبیش فرە ڕەهەندە کتێب کەسایەتی ئینسان بە جۆرێک لە جۆرەکاندا دەڕێژێت ینی ئەوانەی کە خوێنەرن جێپەنجە و شوێن پەنجەی کتێب لە ژیانیاندابوونی هەیە جا تۆ بەڕاستەوخۆ هەستی پێ بکە یان بە ناڕاستەوخۆ لەبەرەوە مەسەڵەن بەشێک لەو ئینسان هەموو ئەو ئاکارانەی کە ئینسان دەیکا بەرهەمی بیرکردنەوەکانێتی وەکو عەرەب دەڵێ التصرف نەتیجة التصور ینی تەسەوڕکردنی ئینسان ئەندێشەکردن و دید و تێڕوانینی ئینسان بۆ ژیان دەبێتە هۆی خۆڵقاندنی تەسەڕف و ئاکار و ڕەفتاری ئێمە کتێب بەشێکە لەو لە دروستکردن داڕشتنی ئەو جۆرە ڕەفتارە یعنی ئەوانەی بۆ نمونە گەشتبینن لە ژیان ڕەنگە یانەوانی ناسراون کە هەمیشە ئەرێنی بیر دەکەنەوە هەمیشە وەڵامی ئیجابیان هەیە بۆ کێشەکانی ژیان ئەوانەی کە پڕوزەن چاڵاکن وزە دەبەخشن بە دووربەریان ڕەنگە بەشێک پەیوەندی بەوە بێت کەوانە ئەو کتێبانەی کە دەخوێننەوە ئەو کتێبانە بن کە هانیان دەدا بۆی کە گەشتبینانە تەماشای ژیان بکەن و ئەوانەی بە پێچوانەشەوە ئەنی ئەوانەی کە ڕەشبینن بێگومان ڕەنگە کە کتێب بە جۆرێک لە جۆرەکان ئەو کەسایەتیشت بۆ دابڕێژێت کە تو کەسێکبی نامۆ تەماشای ژیان بکەی و هەمیشە لە دیوە ڕەش و نەرێنیەکەی ژیان بە زەقتر ببینی تا دیوە گەش و مامۆستا بەخاری دەتەوێتەوە بڵێ کە هەموو خوێندنەوەیەکی شتەن دروست نییە و بەشێک لە خوێندنەوە دەبێتە خۆی ڕەشبینی کتێب خوێندنەوەی وەرخوێندنەوەی بەڵام مەگەتفە من لێرە بڵێ نهاتوم بۆی کە با بڵێم حکم بەسەر هەڵبژاردننی تاکە کەسی خوێنەردا بدەم کە چی دەخوێنێتەوە چونکە ئێمە جارێ ئەسڵەن لە وڵاتی کۆمەڵگەی خۆماندا خوێندنەوە نەبووتە ئەو دیاردەیە زۆر پڕ لە کاریگەریەی کە وەک پێویستە هەبێت وەکو لە وڵاتە گەشە سندوەکان هەیە بەڵام ئەو حرەکەی خوێندنەوە کە هەیە ئەو بزاوتەی خوێندنەوە کە هەیە ڕەنگە دیوە ڕەشبینەکەشی هەبێت ڕەنگە کەسایەتیەکی نەرێنی بۆ ئینسان بۆ بەشێک لە تاک دروست بکە ئەگەر وشیار نەبێت لە وەکو چۆن تۆ خۆراکێک کە هەڵدەبژێری بۆ جەستەی خۆت پێویستە تەماشای بکەی کام لەو پرۆتین و ڤیتامین و مادە کیمیاویەکان زایانەیە پێویستی پێێتی لە جەستەدیان هەز دەکەی باشە ئەوە هەڵدەبژێری ئەو خواردن هەڵدەبژێری خۆراکی ڕۆحی و خۆراکی دەرونی و ئەوانەش پێویستی یان خۆراکی معریفی پێویستی بە هەڵبژاردنێکی ورد و حەکیمانە هەیە لەبەرەوە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ئەو شتێک کە دەیخوێنیتەوە خۆراکێک بداتە دەروونت کە کاریگەری ئەو کاریگەری باشە دروست نکات وەک پێویست کە پێویست ئێمە چۆن کتێبێک هەڵبژێرین کە بۆی کەسایەتێکی باشمان لێ بەرهەم بێنێ و فعلەن پێداویستی خۆمان بێ ئەمە لەسەر سپێوەرێکەوە دیاری دەکرێت ئێمە پێویستیمان بەوەیە کە بزانین جارێ چی لە کتێب چاوەڕێ دەکەین یعنی کتێب چیمان پێ دەبەخشێت ئەگەر تۆ کتێب بۆ بخوێنیتەوە کە چەشە و چێژ وەربگری کەەوە خۆی پرسیارێکی دیکەیە ئایا کتێب بۆ گرنجەکەی لە چیدایە بۆ چێژ وەرگرتنە یان بۆ مەهامێکی دیکەی هەیە ئەگەر تۆ بۆ ئەو کتێب بخوێنیتەوە ڕەنگە هەرتەنها ئەوە لێ چاوەڕێ بکەی ڕەنگە تەنها چێژێکی کاتی پێ بەخشێ وەکو بەشێک لەو ڕۆمانانەی کە بەشێک هەڵبەتە نەک بەشێک لەو ڕۆمانانەی کە ڕەنگە جیلی گەنج ئێستا زۆر ڕووی تێکردووە ڕەنگە تەنها و چێژە ببەخشێت چێژی هەڵدانەوەی لاپەڕێک و وێناندن و خەیاڵکردن و ئەندێشە لە ژیانی ئینسان دروستکە بەڵام ئەگەر بێت و تۆ چاوەڕێ ئەوە بکەیت کە ئەو کتێبە بە دەواازەیەک لە بەردەمدا بکاتەوە کە ببی بە کەسێکی کاریگەر ببی بە کەسێکی ئیجابی ببی بە کەسێک گۆڕانکاری دروست بکەیت ببی بە کەسێک وەکو چرایەک وابی ینی ڕۆشنایی بدەیە دەوروبەرێت و دید و هزرت فراوان بکە دووجار بیر بکەیەوە و بتانی ئاریشۆکی شەکانی ژیانی چارەسەر بکەی معریفەیەکی فراوانت هەبێ بە شێوەیەکی مەوسوعی تەماشای ژیان بکەیت یانی تۆ تەماشاکە بازێک کەس کە زۆر خوێنەرەوە خوێنەرێکی چاڵاک و ئاکتیڤە لە هەر بابەتێک کە قسە بکە قسەی بە پێزی هەیە ئەنی قسەکانی وەکو خشتی دیوار شوێنی خۆی دەگرێت کەم و زۆر کاریگەریان هەیە لەسەر دەوروبەری و خەڵک گویان لێ ڕادەگرێت چونکە ئەوانە خوێنەرن ئەمن لە زانکۆ زۆر جار بە قوتابیەکانم دەڵێم کە بە دەستخۆشی شۆ ینی پێشوازی باش لەو قسانم دەکەن کە پێیان دەڵم ئەگەر دەتانەوێت کاریگەرتان لەسەر ماڵەوە هەبێت لەسەر خێزانتان لەسەر دەوروبەرتان بخوێنەوە ئەوانەی خوێنەرن ئەوانە باشتر گویان لێ دەگیرێت لەوانەی کە تەنها قسەی ئاسایی ڕۆژانە دووبارە دەکەنەوە و ئەگەر بتانەوێت شوێپەنجەیەکتان هەبێت لە دەوروبەرتان و بناسرێنەوە بۆ کە خاوەنی کاریگەرین لە کۆمەڵگا خوێنەر بن چکە ئەوانەی کە خاوەنی وەکو بەڕێزت فەرمووت
ئەوانەیە کە دیارترین و گەورەترین کەسایەتیەکانی مرۆڤایەتی بوون ئەوانە هەر لە سەرەتادا خوێنەر بوون. باش ئێمە زۆر جار کۆمەڵە کەسمان هەیە خوێنەرن و کتێب دەخوێنەوە بەڵام بەردەوام کێشەیەوەیان هەیە نازانن چی بخوێنەوە. چۆن ئاراسی خوێندنی خۆی دیاری بکە ینی ئێوە ئامۆژگاریەکتان هەیە ئایا گرینگە هەموو کتێبانێک کە لە سوۆسیال میدیا ڕیکلامی بۆ دەکرێت هەموو کتێبانە بخوێنێتەوە؟ بەپێی ئەو ئەزمونە بچکۆڵەیە کە هەم بۆ لە خوێندنەوە بەڕاستی من دەتوانم ئەوە بڵێم کە دەتوانی لە پسپۆرەکەی خۆت بخوێنیتەوە ئەگەر پێویست بکە بۆ من لەر پسپۆرێک لە زانکۆدا دەخوێنی یان لە خوێندنی دیکەدا ینی شارەزابوونت لە دەرەوەی ئەو کۆرس بکو مەلزەمە و کتێب و شتانەی کە موکمەن هەست دیاری کراوەشتی دیکە بخوێنیتەوە شتێکی چاکە. ڕێنماییەکی دیکە ئەوەیە ڕەنگە پرسیارێکت هەیە لە ژیان بە دوای وەڵامی و پرسیاردا دەگەڕێ بۆ کتێبێک لەسەر ئەو بابەتە بخوێنەرەوە. بە بۆچوونی من ئینسان لە هەموو بابەتێک بخوێنێتەوە باشە بەڵام ڕەنگە بۆچوونێکی شخصی بێت ڕەنگە کەم تا زۆر ئەوەش جێگەی مناقەشە و مشتومڕ و جیاوازی بێت بەڵام من وای دەبینم کە ئەگەر لە هەموو بابەتێک ئینسان بخوێنێتەوە خراپ نییە بەڵام لە هەڵبژاردننی ئەوەی کە دەیخوێنیتەوە پێویستە وردبی شتێک نەخوێنێتەوە کە کاریگەریی نەرێنی لەسەر کەسایەتی دروستکە. بۆ نمونە بازێک کتێب هەیە ڕەنگە بە عقارێک دابت بە مێشکت زۆر جەنجاڵ بکە ڕەنگە زۆر پرسیاری قورس لە مێشکت دروست بکە کە تۆ هێشتا لەو ئاستە معریفێدانی مەسەلەن بۆ نمونە کەسێک کە خوێنەری کتێب نییە یعنی شتێکی زۆر ژیرانە نییە تۆ بێ کتێبێکی فەلسفی بۆ دیاری بکەیت. باش مامۆستا دەمەوێت لێرە و پرسیار عفو بەس بۆ مەبەستە بگە یعنی ئەو کەسە خوێنەرێکی سەرەتاییە ڕەنگە کتێبێکی گەشەپێدانی مرۆیی کتێبێک کە هاندانێکی شخصی بێت بۆ ئەو کەسە لەو قۆناغی کە تازە دەست دەکات بخوێنەوە باشتر بێت لەوەی کە تۆ کتێبێکی فەلسفی فکری دەرونی شتێکی زۆر قورسی بۆ دیاری بکەیت. مامۆسایانی دەتوانین بڵێن خوێندنەوە ئاست بە ئاست ینی وردە وردە دەبێت کەسەکە لە کتێبی ئاساییە و لە ڕۆمانێکەوە دەست پێ بکە و دواتر بە بابەتی گەشەپێدانی مرۆیی وردە وردە بۆ تەربیەت و ئەدەب و تا دەگاتە فەلسەفە و ئەمانە دەتوانین بڵێن خوێندنەوە دەبێت تۆ بزانی لە چ قۆناغێکی خوێندنەوەی. پێگومان هەموو شتێک لە ژیاندا پێویستی بە پلەبەندی و دیاریکردنی ڕێژە هەیە و خوێندنەوەی کتێبی ژۆک و جورعی باوڵێن تۆ کە دەرمانێک وەردەگری جورعەیەک بەش بەش وەری دەگری خۆ تۆ ناکری هەموو دەرمانەکە بێکجار بخۆی چکە مزعفات دروست دەکارن کاریگەری نەرێنی دروستکە لەسەر جەستت لە بواری ڕۆحی و دەرونی و معریفیش کە تۆ کتێبێک دەخوێنیتەوە پێویستیت بەوەی هەیە بڕبڕە لێ بخوێنیتەوە بەش بەشە وەری بگری و بوارێک دەخوێنیتەوە. من ینی زۆر جار لە ڕێگەی سۆشیال میدیا و پرسیارم لێ دەکرێت مامۆستا کتێبێک بخوێنمەوە ئامۆژگاری و ڕێنماییتیە من هەمیشە لێ دەپرسم تۆ چیت دەوێت لە کتێب چاوەڕوانەکانی کتێب بۆ دەخوێنیتەوە ئەگەر تەنها بۆ دەخوێنیتەوە بۆی کە پێت بڵێن خوێنەری ڕەنگە تۆ خوێنەرێکی ناکام و ناکامەڵ بی ینی کە من ناتوانم ئەو کتێبەت بۆ دیاری بکەم وەک پێویست کتێبێکی زۆر دەوڵەمەند بێت چکە ڕەنگە بە جۆرێک کەسایەتەکە تێک بدات چکە تۆ خوێنەرێکی زۆر قوڵنی خوێنەرێکی زۆر سەرەتایی با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە ئەو شەیە باش بێت لەبەرەوە ینی تۆ چیت لە کتێب چاوەڕێیە بۆ نمونە کەسێک کە بڕوانامەدارە ڕەنگە خوێندنەوەی کتێب و ئەو باشتر بێت ئاسانتر بێت یاری با بڵێن دەست پێکردنی لە کەسێک کە ئەنی ئاشنانیە بە دنیای خوێندەواری و تا خوێندەوارێکی سەرەتایی ڕەنگە تۆ دەبێت زۆر وشیاربی کتێبێکی سادە ڕەنگە کتێبێکی پەروەردەیی بۆ هەڵبژێری بۆی کە وای لێ بکات کەسایەتەکەی پەروەردە بکە و بە شێوازیش ئەرێنیش تەماشا مامۆستا بوخاری هەر لە قۆناغی سەرەتا شاتەوە ئەو پرسیارەکەی چی بخوێنمەوە دواتر کە تێکەڵ لەگەڵ کتێب خۆ دەزانی چیت پێویستەوە و چ بابەتێک دەخوێنیتەوە ئەنی وای لێ دێ ئەنی هەر لە قۆناغی یەکەم و دووەم کە تێپەڕت کردی تر خۆت دیدگای خۆ دیاری دەکەی بۆ خوێندنەوە. ئەگەر ئەو کەسە لە منداڵیەوە پەروەردە کرابێت لەسەر خوێندنەوە هەڵبژاردننی کتێب بۆ کەسە زۆر ئاسانترە تا ئەو کەسێک کە بۆ نمونە لە تەمەنێکی پێگەیشتوودا دەست دەکاتە خوێندنەوە. باش بەشێک لە بینەرانمان لەوانەیە پرسیارەیە لە تۆش کرابێ من دەخوێنمەوە بەڵام دوای خوێندنەوە هیچم بیر نامێنێ ئێوە چۆن دەڕوان وتەیە؟ لە ڕاستیدا ئەو کەسەی ئەو پرسیارە یان ئەو کێشەی هەیە با لەوەدا زویر نەبێت کە تەنها خۆی ئەو کێشەی هەیە هەموو خوێنەرێک بە ڕشێوێکی ڕێژەیی ئەو کێشەیە هەیە چکە میمۆری ئینسان یادگەی ئینسان مەحدودە ینی ناتوانێت وەک پێویست هەموو شتێک لە کاتی خۆیدا بیر بهێنێتەوە لەبەرەوە حاڵەتێکی ئاساییە بەڵام ڕێژە و چەندێتی و چۆنێتی هەیە من بۆ خۆشم لە سەرەتای دەستپێکردنی من تەمان لە مناڵیەوە دەخوێنمەوە بەڵام ئەو کاتێک کە لە سەرەتای دەستپێکردنی خوێندنەوەی جددی ئەو کتێبانەی کە زانیاری چڕپڕیان تێدا بوو بەتابەتێک پێنی بە پسپۆڕی خۆمەوە هەیە ڕەنگە کەم تا زۆر شتانم بەبیر نەما بێت کە دەستم پێکردو بە خوێندنەوەی بەڵام یادگەی ئینسان عادەتێکی هەیە خوێکی هەیە لەو کاتێک کە پێویستیت پێ ڕەنگە یەکسەر نەیەتەوە خەیاڵت بەس لە کاتێکی دیکەدا دێتەوە بەرچاوە لە کاتێکی دیکەدا دێتەوە یادگەر لە کاتێکی دیکەدا
لە دیمەنێک لە حاڵەتێک لە ئەزمونێک لە ڕووداوێک ڕێک ئەو حاڵەتە دێتەوە پێشچاو کە لە کتێبێکدا خوێندێتەوە دەڵێ ئەو شتە بە من ئاشنایە چکە لە فڵانە کتێبەدا شتێکی وا باس کراوە یان وتەیە کە گوێت لێ دەبێت دەڵێ وتێم گوێ لێ بووە یان خوێندومەتەوە ڕێبێتەوەی سارد بوونەوەیە نانەبێتە هۆی بە پێچوانەوە ینی ئەوەی کە ڕێک ئەو کاتە ببیین خۆ ئینسان کۆمپیوتەر نییە ینی ئینسان بوونەوەرێکی بایۆلۆژی با بڵێن دەرونی ڕۆحی فیزیۆلۆژی زۆر ئاڵۆزە ینی تۆ وەکو کۆمپیوتەرێک نی کلیکێک بکە یەکسەر بێتە سەر شاشە بڵێ ئەوە زانیاریەکەی ئەو نووسراوە یان تۆ ئێمە گوگڵ نین لە یەک کلیکدا سێرچ بکات و بیخاتە بەردەم تو بە چرکەیەک یەکسەر پیشانتی بدا ئێمە بوونەوەرێکی ئاڵۆزین ڕەنگە ئەو کاتەی کە میزازمان خۆشە یادگەمان بەهێزتر بێت لەو کاتێک کە دڵمان ناخۆشە یادگەت لە حاڵەتی دەرونیدا دەشڵەژێت تێک دەچێت لەبەرەوە مەسەلەی خوێندنەوە پەیوەندی بەوە بیرهێنانەوەیەکی خێرا و سەرەتایی نییە پەیوەندی بۆ هەیە کەسایەتی دروست دەکات ینی دنیا بە جیاواز دەبینی فراوانتر دەبینی ینی دۆگمایی بیر ناکەیەوە دۆگمای ینی چی یعنی تۆ ینی بە یەک ئاراستە تەماشای ژیان ناکەی فرا ڕەهەند دەبینی و قوڵتر تەماشا دەکەی و بڕیاری حەکیمانە دەدەی ژیرانەتر مامۆستا هەمیشە دڵێن خوێندنەوە تەمەنە زیادەکە مەبەست لە موتێ چییە؟ ڕەنگە ئەوانەی تەمەنیان زۆرە ئەوانە بتوانن وەڵامی ئەو پرسیار بدەنەوە بەڵام من دەتوانم بڵێم خوێندنەوە تەندروستت دەکات لە ڕووی خوێندنەوەی ژیرانە طبعاً تەندروستی دەکات لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەندروستیەوە ئەو بە شێوەیەکی سەرەتایی بە شێوەیەکی دیکە بڵێم خوێندنەوە لە کێشەی ڕەنگە لە بە جۆرێک لە جۆرەکان لە کێشەکانی دەوروبەرت بتپارێزێت و ئەو واد لێ بکە بتوانی ئاڕاستی ژیانی خۆت بدۆزیتەوە ئەوانە ئاڕاستی ژیانی خۆیان دەزانن و پلان و ئامانجیان هەیە لە ژیان ڕەنگە باشتر بتوانن خۆیان بگرن لە ژیان لەو کەسانێک کە هیچ ئامانجێکیان نییە و ڕەنگە ینی بە جۆرێک لە جۆرەکان خۆیان تووشی کۆمەڵێک کێشە بکەن کە زووتر ئەو ژیانە ینی لەو ژیانەدا ئەو ژیانە بەجێبێڵن کە خەڵکانێکی دیکە ژیرانەتر توانیویانە خۆیان بهێڵنەوە ینی کتێب وات لێ دەکا ئەگەر تۆ خوێنەرێکی ژیربی قوڵتر تەماشای شتەکانی ژیان دەکەی دەتوانانی خۆت بگونجێنی لەگەڵ حاڵەتەکان دەور بارودۆخەکانی ژیان ئەو ڕەنگە بەو چاوە تەماشا و پرسە بکرێت و چاوێکی دیکەوەیە کە ئەو کەسانی دەخوێنەوە دەرونیان سەلامەتە کە تۆ دەرونی سەلامەت بێت جەستت سەلامەت دەبێت کە پەیوەندێکی هاوبەشەیە لە نێوان دەرونی ئینسان و جەستی ئینسان ئەو وات لێ دەکا تەندروستتر بژی بەس بابەتێکی تری شەیە ینی بە جۆرێک لە جۆرەکان لە بڕیاردان زیاتر تەندروستترت دەکات بۆ نمونە تۆ کە زیاتر بخوێنیتەوە ئەوەیە ڕووداوەکانی ڕابردووە زانی بە ئاسانی ئەتوانی داهاتوو شت دیاری بکەیت من دەمهێوە پرسم چ گۆڕانکاریەک بەسەر ناخی مرۆڤ دادێنێ ئەوانەی کە باسمان کرد و سلوک ئەوانەی بوو ناخی مرۆڤ لەگەڵ خوێندنەوە چ گۆڕانکاریەکی بەسەر دادێت کتێب وەکو ئینسانێک قسەت لەگەڵ دەکا بەبێ ئەوەی دەنجی هەبێت بەڵام ڕەنجی هەیە پیتی هەیە ینی ئینسان لە دۆخێکەوە دەباتە دۆخێکی دیکە ڕەنگە کەسێک لە زیندانێکدا بێت دابنیشێت کتێبە بخوێنێتەوە ئەو کتێبە گەشتێکی پێ دەکات دەیباتە دەروی ئەو زیندانەوە ئەزمونێکی زۆر جیاوازی پێ دەبەخشێت کە ئەو کەسە لە چوارچەوەی ئەو چوار دیوارەدا و ئەزمونەی هەرگیز دەست نەکەوێت لەبەرەوە کتێب قسە لەگەڵ ناخی ئێمە دەکات زۆر جار هەیە من کتێبێکە بخوێندێتەوە ئەو شتێک کە لە مێژە دەمویست بیستم ئەنی خوێندومەتەوە دەڵم بزڵبێت ئەوە یەکەم بە دوای دەگەڕم ئەوە لە ناخی مندایە ئەو نووسەرە چۆن زانیوێتی ئەو شتە وایە وەک بڵێ نووسەرەکە هاتوتە ناخی تۆ زانیوێتی چی لەناو ناخدا هەیە لەناو مێشکت لەناو هەزردا هەیە هاتوتە دەرەوە و داڕشت و نووسیوێتەوە تەمە نووسەرەکان ئەوانەی نووسەری بارزن ئەوانەی نووسەری زیندوزی تەڵەن ئەوانە دەتوانن لایەنە زۆر ئاڵۆزەکانی دەرونی ئینسان تاوانێت لە بواری پەروەردەی دەرونیدا دەنووسن لایەنە زۆر ئاڵۆزەکانی پەروەردەی دەرونی ئینسان بخوێنەوە توێژنەوەی لەسەر بکەن و شیکاری لەسەر بکەن کتێب زۆرێک لە سوکناییت بۆ دروست دەکات زۆرێک لە دەرون فرامۆشی و بە جۆرێکی دیکەش کتێب لە عوام فریوی دەتپارێزی لەوە کە بە شێوەیەکی سێنایی وەکو هەر کەسێکی دیکە تەماشای ژیان بکەی کەسێک خیتابێکی کرد قسەیەکی کرد خێرا باوەڕی پێ بکەیت ئێستا لە دنیای سوۆشیال میدیادا دەژین ئێمە دنیای بە چرکەیەک مەلاین زانیاری لەو بەر بۆ ئەو بەری دنیا گاڵگۆڕی پێ دەکرێت لە زانیاری پیتی زانیاری وێنەیی زانیاری ڤیددیۆیی هەموو زانیاریە جۆرە و جۆرانە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ساختەکاری ناڕاستی چاواشەکاری خەڵەتاندن دۆگمایی ئەوانەی تێبکەوێت کەم تا زۆر ئەوانە خوێنەری زیرەک و ژیر و گوریان ئەوانە خێراشتە چاکەکان لەگەڵ خراپەکان هەڵاوێر دەکەن وەشتە ڕاست و ناڕاستەکان لێک ژوێر دەکەن و دەتوانن بڕیار بدەن بۆی کە کامیان وەردەگرن وەکو بێژینگ
مێشکی خۆیان بێژینگ دەکەن ئەو هەموو شتێک وەرناگرن ئینپوتی مێشکی ئینسان ئەو شتێک کە تۆ وەری دەگری کاریگەریت لەسەر دروست دەکات زانایانی بواری دەروونناسی پەروەردەیی دەڵێن توێژنەوەی بیولۆژی دەکەن دەڵێن هەر وێنەیە کە تۆ دەیبینی هەر ڤیددیۆیە کە دەیبینی هەرگیز لە مێشکی ئینسان ڕژ نابێتەوە هەرگیز حتا ئەگەر ئەو کەسە بڵێ من زاکرم پڕ بووە هیچ ناچێتە مێشکم شتم لەبیر دەچێتەوە هەرگیز هیچ شتێکت بیر نەچێتەوە تۆ لە لاوعیدا لە نائاگایی مێشکی تۆدا ئەوە کە لە عەربی پێ دەڵێن لاوعی لە ئینگلیزی پێ دەڵێن unconscious لە نائاگاییدا لە ناهۆشیاریدا خزم بووە کاریگەری لەسەردا دەنێن یەک دیمەنی تونتیژی لە سوشل میدیادا تۆ ببینی بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری لەسەر کەسایەتی دادەن بەشێک لە ئێستا جۆرێک لە جۆرەکان زانستێک هەیە زانستی زوو خوێندنەوەیان بە خوێندنەوەی بەپەلە پێم وابێ زانابتیش تۆزێک تا ڕادێک شارەزای لەو بابەتەیە هەبێ ئەمە چۆنەوە چۆن خوێنەران سوود لە خوێندنەوەی سریع ببینن من بۆ خۆم سەرە دەخوێنمەوە بەڵام نەک لەبەر ئەوەی کە لەو بابەتەدا پسپۆریەک ینی خولێکم کردبێت یان کەسێک فێری کردبم ڕەنگەوە پەیوەندی بە ئەزمونەوە هەبێت ئەگەر زۆر بخوێنیتەوە ینی لە منداڵیەوە بخوێنیەوە کە کاتێک زیاتر گەورە دەبی خێراتر دەخوێنی وەکو چۆن کەسێک مەهارەیەک یان کارامەیەک کە وەری دەگرێت لە لێخوڕینی ئۆتۆمبیل ئەگەر سەرەتا لێ بخوێت ڕەنگە زۆر نەزانێت وەک پێویست مامەڵە لەگەڵ چێشەکانی لێخوڕین دابکات بەڵام ئەگەر زۆر خێبرە پێیا بکات ڕەنگە بتوانێت زۆر خێرا لێ گێڕەکەی ناکە و گێڕەکەی دەگۆڕێت وانە یان کەسێک کە تایپی کۆمپیوتەر بکات ڕەنگە سەرەتا زۆر بە ئەوە تەماشای بکات بەڵام دوای گەر ئەوە تەماشای کیبۆردی کۆمپیوتەر ناکات خێرا دەنووسێت کەسێک مەلەوانی دەکات یان کەسێک نازانم هەر کارامەیەک کە تۆ وەری دەگری پەیوەندی بە کاتەوە هەیە خوێندنەوەی خێراش ینی کارامەیەکە ڕەنگە ئەوەش شەو مشتومڕی لەسەر بێت بەشێک لەوانەیە کە خوێنەری جدین ناڕازین لە خوێندنەوەی خێرام بۆ خۆم زۆر با بڵێن پێشنیاری ئەو ناکەم کە هەموو کەسێک فێری خوێندنەوەی خێرا بێت من زۆر جار بە خوێندنەوەی سەبر و هێواش و ینی لەسەرخۆ تام و لەزەتی خوێندنەوە زیاتر دەبینم لەوەی کاتێک کە بەخێرا دەخوێنم وەڵام کاتێک کە پێویستم بەوەیە شتێک بەخێرا دەست بخەم تابەتی کە توێژنەوەیەک دەکەم کە بابەتێک دەنووسم لەو کاتە زۆر پێویستم بەوە ینی کە بۆ نمونە وتارێک دەنووسم بۆ ڕۆژنامەیەک بۆ گۆڤارێک پێویستم بەوەیە مثلا 15 وتار بخوێنمەوە چەند کتێبێک مطالعە بکەم سەرەت ینی بە خێرایی لەو مودەکەمەی کە هەمە سەرداوەکان وەردەگرم و دای دەڕژمەوە مامۆستا وەکو خوێنەرێک وەکو زانستیش کە ئاگداری بابەتی خوێندنەوەی هیچ کاژمێرێکی دیاریکراو هەیە بۆ ئینسان بۆی کە لەم کاژمێرانە بخوێنێتەوە چاکتریان بەپی کەسایەتەکان و ئیشوکار و ڕۆژانەی کەسەکە دەگۆڕێت ئەگەرێتەوە سەرسەلیقەی ئینسان ئەگەر ئەو ئینسانە کەسێکی نازانم لە کوردی ئەو تعبیرە چۆن هەیە بەس من تەرجمەی دەکەم ینی کوندە پەپووی نیوەی شەو لەگەڵ با بڵێن چۆلەکەی بەیانی زوو ئەو دوو تعبیرە لە ئینگلیزی هەیە کوندە پەپووی نیوە شەو ئەو کەسەیە کە ناخەوێت وەکو کوندە پەپۆ ناخەوێت و خەریکی ئەو ئیشەیە کە شەوان دەیکە عادەتەن خوێندنەوەی کتێبە مطالعاکردنە سێرچێکی ئینتەرنێتە بۆ بابەتێکی معرفی نووسینە ئیشێکی دەستیە توزانم نایخاتە ڕۆژ دەیخاتە نیوەی شەو حەزی لە بێدەنجی و کتوماتی جیهانە و لەو کاتەدا ئیش دەکات ئەو پێی دەڵێن کوندە پەپووی نیوەی شەو چۆلەکەی بەیانی زوو ئەو کەسەیە بەعکسەوە شەو زوو دەخەوێت بەیانی زوو دیسان هەم دیسان دنیا ئارامە بەیانی زوو دوای نوێژی بەیانی ناخەوێتەوە خەریکی ئەو ئیشەیە کە دەیکات جا خوێندنەوەی کتێبیش بەڕێی من لەو نێوەندەدا ڕەنگە ینی ئەو دەگەڕێتەوە کەسایەتی کەسەکە ئەو کەسێک کە حەزی لە نیوەی شەوە ڕەنگە ئەو کاتە باشتر بۆ خۆە من بۆ خۆم ئەزمونم لەگەڵ هەردووچی هەبووە من بەبیرم دێ کتێبێکم خوێندەوە ئەوە نمونەیەکە دێڵم ئەگەر نەبێتە ڕێکلام بۆ کتێبەکە ڕەنگە خراپیش نییە گەر ئەو کەسانە کە حەزیان لەو بابەتانە کتێبە بخوێنەوە کتێبێکم خوێندە بە ناوی داستانی ئیمان من هەموو بەیانیانی زوو دوای نوێژی بەیانی نەدەخەوتمەوە کۆرسێکی فکری و فەلسەفی و ڕۆحی چەشەیەکی عیرفانیم لەگەڵ ئەو کتێبە هەبوو هەموو بەیانیەک دەم خوێندەوە هەتا کتێبەکەم تەواو کتێبێکی زۆر گەورەیە من باسی 2005 دەکەم 2005 بۆ 6 ئەگەر غەڵەت نەبم ئەو کاتە دەستم بۆ کتێبە کرد یعنی ئەو کتێبەم کە دەخوێندەوە بڕاتە بێ ئێستش لەزەتی خوێندنەوەی ئەو کتێبەم هەر هەیە لە یادەوەریم دارماوە بۆچی چونکە بەیانیان زوو نەدەخەوتمەوە دەمزانی کە ڕۆژ هەڵدێت یعنی ڕۆژم دەدیت کە هەڵدەهات کتێبەکەشم لەدەست بوو لە کەشوهایەکی دەرەوەی ناو ژوور لە حەوشەیەکدا لە تیمەنێکدا کە ئەو جینگەیە بۆ خۆت دەڕەخسێنی زاکرەی ئینسان توانای وەرگرتنی بەهێزە لەو کاتەدا ڕەنگە لەبیری نەکەی ئەزمونونەکە لەبیر ناکەی ئەگەر زانیاریە مجەڕەدەکەش لەبیر بکەی وەکو پیت وشە ئەزمونونەکەت لەگەڵ خوێندنەوەکە لەبیر ناکەی بەڵام ڕەنگە بە پێچوانەوە هەشە
ڕەنگە حەزی لێ بێت لە نیوەی شەودا تا بەیانی خەریک خوێنەوە دەست خۆش بێ من دەمەوێت بە کورتی ئاماژە بکەینە سەرخاڵێک کە هەرچەندە قەرارنەوە باسی لەسەر بکەینە جۆیە چۆ منداڵەکانمان لە منداڵی و پەروەردە بکەین لەسەر کتێب ئەگەر تۆزێ بە کورتی کاتیشمان زۆر نەماوە چۆن ڕایان بێنین لەسەر کتێب بۆ باشترین ڕاهێنان چۆنەوە سەرەتا پێویستە مناڵەکە چی بدرێتە بەردەست ڕەنگە باشترین یا یەکێک لە باشترین بژاردەکان ئەو بێ کە خۆت خوێنەربی بۆ ئەوەی کە نمونەیەکی زیندوی خوێندنەوەبی بۆ منداڵەکەت. من بە حکمی باوکم بەڕەحمەت بێت قودوە بوو بۆ من ڕەنگە ئەوە کاریگەریی زۆری هەبوو بێ لەسەر من کتێب خۆشویستم چون کتێب لە ماڵمان هەبووە من بە بچوکی کتێبخانەم دیوە کتێبخانە هەبوونی کتێبخانە لە ماڵ وەکو شتێکی بینراو شتێکی مەلموس هەست پێکراو ئەوە کاریگەری زۆر دادنی لەسەر ئەوەی کە ئەو منداڵە هەست دەکا کتێب گرنگی هەیە لە ژیان کە باوک کتێب دادنێت و لە سەرۆفەکان خانی دەکاتوانیا منداڵەکەش بەشداری پێ بکات لەو پرۆسەیە وەروە منداڵەکە بەشداری پێ بکات لەوەی بیباتە بازار بۆ کتێب فرۆشەکان کتێبی بۆ بکرێت و ئەسڵان هەڵبژاردەی ئەو کتێبە منداڵانە کە چیرۆکی منداڵانە یان شتێکی پەروەردەیە بۆ بداتە دەستخۆدی منداڵەکە حەز لەو کتێبە یان لەوە لە کاتێکدا خۆیشی تەماشای کتێبەکە بکاکە بۆ ئەو تەمەنە گونجاو بێت یعنی ئەوە ڕەنگە بژاردەیەکی باش کە من ئەوم دیوە یعنی ئەوە ئەزمونێکی شخصیە ڕەنگە شتێکی دیکە ئێستا پێشنگای کتێب ساڵانە دەکرێتەوە هەسەن ڕەنگە ئەم ساڵ نازانم تا چەند دەکرێتەوە بە حکمی و بارودۆخە تەندروستێکی هەیە بەڵام ساڵانە کە کتێبخانەی پێشنگای کتێب دەکرێتەوە لە هەولێر لە سلێمانی ئەوە شتێکی زۆر باشە مناڵەکانت دەستی مناڵەکان بگری بیبێ ئەوێن دەرێ وەکو سەفرەیەکی خێزانیش و گەشتێکیشە و پێشی بڵێ کتێبانە چین ئەو کتێبانە چین بۆ منداڵ باشە ئەو کتێبانەی کە ئێستا هەن بۆ ناوی چیرۆکوامانە باشترین دەستپێکە بۆ چیرۆک و کتێبی وێنەی ئەوانێکی وێنەیان زۆرە و هەروەها کتێبی گۆڤاری مناڵان کاتی خۆی چەند گۆڤارێکی منداڵان هەبوو من کاتی خۆی کە منداڵ بووم دەم خوێندەوە ینی خۆش بوو شتەکان ینی چیرۆکی پەروەردەیە ئەو کتێبانەی کە شتی سەعدەیان تێدا ڕەنگکردنی وێنە و خوێندنەوەی دێڕێک دوو دێڕا بۆ تەمەنانەی زۆر بچووکە دوای کە گەورەتر دەبێت باوک و دایک دانیشن لەگەڵی بخوێنەوە ینی پێش نووسن ئەو منداڵەکە عادەتەن دایک باوک منداڵەکە دەخوێنن ئەو منداڵێک کە دەخوێنی یان کەشێکی بۆ دروستکەی کتێب دووسێ خەتی بۆ بخوێنیەوە بۆی باس بکەین ئەو منداڵە دەکرێت بڵێن داهاتوو دەبێتە خوێنەرێکی باش کە لە منداڵی و ڕاهێندا بێ جیاوازی دەبێت لەگەڵ کەسێکە لە زانکۆ دەست بە خوێندنەوە بکە زۆر جیاوازە ئەوانەی کە زوو دەست بە شتێک دەکەن زۆر لێ هاتووتر و نەلەخشاوتر و بلیمەترن لەو کەسانەی کە درەنگ وەخت دەست پێ دەکەن ئەگەر لە منداڵیەوە شەیدای کتێب بی کە گەورە بووی زۆر جیاواز تەماشای کتێب دەکەی و چێژی خوێندنەوەی ینی کتێب لێت دانابڕێت جا حەز قسێکی هەیە دەڵێ من لە دوو کاتدا کتێبم لە دوو ڕۆژدا کتێب نەخوێندێتەوە ئەو ڕۆژێک کە هاوسەرگیریم کرد و ئەو ڕۆژەش کە باوکم مرد لە هەموو ڕۆژێکی ژیانم کتێبم خوێندێتەوە ینی کاریگەری زۆر دەکاتە سەرەوەی کە کتێب لە ژیانت دانابڕێ ڕەنگە سەفەریش بکەی بچی بۆ گەشتێک کتێب لەگەڵ خۆت دەبێت لەگەڵ پەروەردەکردنی منداڵ لە وی سلوک و ئاداب و ئەمانە پێی دەڵێ ئێستا پێویستە ینی بەدایک و باوکان بڵێن ئێستایەکێک لە پێویستیەکانی پەروەردەکردنی منداڵەوەی تۆ لە منداڵیەوە ئەم منداڵە فێری خوێندنەوەی کتێب بکەیت ئەست بێگومان بەشێکی هەرە دانەبراوی پەروەردەی منداڵ ئەوەیە کە ئاشنای بکەی بە دنیای کتێب و تۆ کە لە سەرەتادا ئاشنات کردتر خۆی دەڕوا بە دنیای کتێبدا و وردەوردا خۆی کتێب هەڵدەبژێرێت ینی سەرەتاکەی گرنگە و قسێکی عەرەبی هەیە دەڵێ الفەهم فی الصغر كالنقش على الحجر تێگەیشتن لە منداڵیدا وەکو هەڵکەندنی سەربەرد وایە لەبیر ناکەی من لە منداڵیدا ئاشنای کتێب بووم ئێستا کتێبم خۆش دەوێت ئەوانەیە کە لە منداڵیدا کتێبیان پێ ئاشنا کراوە کە گەورە دەبن لەگەڵیدا دەژین لەگەڵیدا پەروەردە دەبن دەبێتە بەشێک لە وجودیان لە کەسایەتیان لە ڕفتاریان با کۆتا پرسیارمەوە بێ دەبینین ئێستا بەشێکی زۆری کتێبخانە یان کتێبخانە تەنانەت ئەوەنە زۆر بووە لە زۆرێک لە بازاڕەکانی میلیشدا کتێبخانە هەنا تا چەند هەستێک کردووە کە خوێنەرمان وردە بەرەو پێشێت و خوێندنەوە دەبێت بە کەلتورێک لە نێو میلەتی کورد ئێستا لە کوردستان ئاڕاستی کتێبخانەوە باشتر لە جاران کاریگەریی زۆر باشی ئەمە ئەو جڤاتی ڕێکخراوەکانی خوێندنەوەی کتێب و گروپەکانی خوێندنەوەی کتێب و یانەکانی پەرتووک و میدیایی بنیاتنەر تەبان بەدەستخۆشیەوە کە پرۆگرامیان لەسەر کتێب هەیە ئەوە کاریگەری زۆر باشی دروست کردووە بەڵام دەبێت ئاراستە بکەین چ دەخوێنینەوە چۆن دەخوێنینەوە ئێستا ڕەنگە ڕاستە لە شاوێکی زۆر باشی کتێب خوێندنەوە هەیە لە نێو گەنجان بەتایبەت جیلی خوێندەوار و بڕوانامەدار بەڵام
ئاراسەکردنی بۆی کە کتێبی نەوەیش بخوێنەوە کتێبێک کە ینی کەسایەتیشی معریفی بۆ کەسە دروستکە نەک تەنها بەسەربردننی کات لەگەڵ خوێندنەوە ڕاستە لە سەرەتادا ڕەنگە ئەو کتێبانە باش بن بۆی کە ئەو کەسە بهێنرێتە ناو جیهانی کتێب بەڵام دوای کتێبی جددی کتێبێک کە گۆڕان لەو کەسەدا دروست بکە و گۆڕان لە دیدی کەسەکەدا دروست بکە کتێبی نەوەیی کە کتێبانێک کە ینی زۆر زەرورن ئینسان بیخوێنێتەوە. دەستە خۆش بێ مامۆستا بوخاری زۆر سپاس بۆ قبولکردنی میواندارێکت بەڵێ زەن و خۆشەویستان ئەم تەورەیە بوو کە لە شاری هەولێر پێشکەشمان کردن بۆ هیوایی کە هەموو لایەکمان خوێنەر بین بۆی کە داهاتوویەکی گەشتمان هەبێ بێگومان خوێنەرێکی باش دەبێت بە نووسەرێکی باش بۆی کە بنووسین باسی خەمەکانی میلەتی خۆمان و هاوکات بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تاکە مولایەکمان بخوێنینەوە و بینووسین. زەن و خۆشەویستان تەوەری ئەم جاران پێشکەش کردن دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان عیمرانەمیر لە شاری هەولێر و سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەشت. بەڵە بەڕێزان دەچینە لای راپۆرتێک سەبارەت بە یەکێتی کاراتی سلێمانی کە هاوکارمان ئەردەڵان محەممەد بۆی ئامادەکردنی فەرمون با پێکەوە بینەردین. یەکێتی کاراتی سلێمانی لە درێژەدان بەکار و چالاکیەکانی بەردەوامە و دوای 2 ساڵ چاوەڕوانیش یاریزانان بە پاڵەوانێتیەکان شاد بوونەوە. بەمە بەسی گرنگیدان بە یاری کاراتی و دروستکردنی ڕاهێنەر و یاریزانی بەتوانا و بەهێز یەکەمی پاڵەوانێتی خۆی بە بەشداری نۆیانە بۆ هەردوو جۆری کاتا و کۆمیت بۆ لاوان و تازە پێگەشتوانی یانەکانی سنووری پارێزگای سلێمانی ڕێکخست. ئێمە یەکێتی کاراتی سلێمانی وەکو دووەم چالاکیمان هەستین بە سازکردنی پاڵەوانێتی بۆ لاوان و تازە پێگەشتوان کە بە شێوازی تیمی ئەکرێ بۆ کۆمیتا بۆ کاتاش بە شێوازی تاکەکرێ. ئامانجمان لەوەیە کە وەکو دەستپێکێک بۆ ئەنجامدانی چالاکیەکانمان و هەروەها ئامادەکاری و پاڵەوانێتی عێراق و ئاسیا. وەڵی خۆتان نەزانم کۆڕۆنا هەموو سێکتەرەکانی ڕاگرت بە تایبەتی سێکتەری وەرزش ئینشاڵڵا بۆ داهاتوو بەشکەم دۆخەکە باشتر بی دەستکەینەوە بە چالاکی هەموو جۆرە وەرزشەکان 100% کاریگەری لە هەموو سێکتەرەکان کردو بە تایبەتی وەرزش و بە تایبەتیش کاراتی. لە پاڵەوانێتیەکەدا یاریزانان خۆشحاڵ بوون بەبوونی دەستپێکردنەوەی پاڵەوانێتیەکان. بەڵام بەهۆی نەبوونی پاڵەوانێتی لە 2 ساڵی ڕابردوو کاریگەری تەواوی لەسەر ئاستی یاریزانان دروست کردووە بە جۆرێک کە لە پاڵەوانێتیەکەدا بە ئاستیانەوە دیار بوو داواش دەکەن کە پاڵەوانێتیەکان بەردەوام بن بۆ پێشکەوتنی ئاستیان. ڕاستیەکەی مەوەکو گەنجان لە بواری هونەری جەنگی کارەتەیە ئەم پاڵەوانێتیانە زۆر گرنگم بۆ ئێمە بۆ بەرەو پێچوونی توانەکان و هەلا هەمان کاتە خولیاکان و گەشە پێدەرێکی زۆر باشە بۆ گەنجان و لە هەمان کاتیشا ئەگەر لێرە کاتێک لەناو مکەسەیت لەناوم کەسیت و دەتوانی ئاستی خۆ پیشان بیت بەڕاستی هەستێکی زۆر باشە بۆ گەنجەکان و جگەی شانازی شلامەکاتە. سەرتا زۆر سپاسی ئەوانەکەین بۆ ڕێخستنیان پاڵەوانێتیانە و هیوادارین لە داهاتووە ئەم پاڵەوانێتیانە زیاتر ڕێک بخرێن چونکە بەڕاستی پێویستە بۆ ئێمە بۆەوەی لە هەمان کاتە تۆ ئاسی خۆت پیشاندەری لەوانەیە ببێتە دەواازەیەک بۆ شتی گەورەتریش. بە هەمان شێوەی ڕاهێنەر و یاریزانان کە نەبوونی پاڵەوانێتی کاریگەری لەسەر دروست کردوون بە هەمان شێوەش ناوبژیوانانیش بێبەش نین لەو کاریگەریەی کە لەسەر یان دروست بووە بە تایبەتی ناوبژیوانە نێودەوڵەتیەکان وەک خۆیان ئاماژەی پێدەدەن 2 جار کاریگەری لەسەر ئەوان دروست کردووە. بە تاکید ئێمە خۆتان چاکەیزان لەسەر تاسەری جیهانە و کۆڕۆنا وای کردو کە ئەم سێکتەرانە هەمووی لە پەکی بکەوێ و ئێمەش بەشێکین لەوان بە تاکیدی ڕاهێنەران و یاریزانەکان مافی خۆیانەکە و تاسیری ڕاستەخۆی هەیە لە سەریان و لەسەر ئێمە شۆکو ناوبژیوان هەیە بەڵام لەگەڵەوەی کە ئێمە لە ڕێگەی ئۆنلاین و ئەوانە بەشداری پاڵەوانێتەکان و دەورەکانەکەین وەکو ناوبژیوان و خولی بەردەواممان هەیە وەکو ئەوە ناکە کە بە کردداری تۆ ئەم مارسی ئەم ئیشە بکەیت لەبەرەوەی کە بە کردداری تر پێشەوە سەیرەگەی تاسیر و باگراوەندێکی بە دوای خۆیان جێشتووە کە کەم و کوڕیەک ببینرێت یەکی خۆم وەکو خۆم بەشداریم کردو لە پاڵەوانێتە ئۆنلاینەکان هەستم کردو نەقسم زۆر هەبوو وەکو خۆم هەستم کردو بە نقصانەکان هەستم کردو بە هەنێک لە بیرچوونەوە هەنێک ناممارەسەکردن لەبەرەوە بە تاکید 2 جار تاسیری لەسەر ئێمە بێ وەکو ناوبژیوانانەی کە لەسەر ئاستی قاڕی و عالەمی جیهانی هەن ئەوانە بە تاکید تاسیران لەسەر یەکێک لەوانە منم مەسەر. دوای ڕکابەرەیەکی بەهێز لە کاتا بۆ تەمەنی 14 بۆ 15 ساڵ یانەی بازیان و 16 بۆ 7 ساڵیش یانەی پێشمەرگەی سلێمانی بوونە پاڵەوان لە کۆمیتدا یانەی چەمچەماڵ بۆ تەمەنی 14 بۆ 15 ساڵ و هەروەها 16 بۆ 7 ساڵ توانی ئازبەرزی خۆی پیشانی یانەکان بدات و
نازناوە کە بەرز بکاتەوە. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. بەڵازدان و خۆشەویستان پەیامی ڕۆژی ئەمڕۆژ بە کۆتا گەیشت. هیوادارم کە بابەت و پڕگەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەمولایەکتان بوو بێت. تا سبەینێ پێتان دەگەینەوە جارێکی تر هەر لێرەوە بەخوای گەورە و مێرەبانتان دەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.